دەکەمە فەلاحەکان جوتیارەکان بەقاڵەکان پێتان دەڵێم لەگەڵ خوای گەورەدا مەوعیدێکتان هەیە بۆیە شتی خراپ مەفرۆشن سنووقێک پڕ دەکەی لە خواردن لە میوە با سەر و ژێری یەک بێ ژێرەوە وێرانە بەڕاستی ئەمە کارەساتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەلای پیاوێکا تێپەڕی خەرمانێ گەرمی دانابوو دەستی کرد بە ژێریدا تەماشای کرد ژێرەوەی تەڕە فەرمی باشە ئەم تەڕێت بۆ نەکردە سەرەوە پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم هەر کەسێک فێڵکە لە ئێمە نییە بۆیە ئاگادار بە تۆش فێڵ مەکە ئەگەر تۆی فەلاح فێڵ نەکەی بەقاڵەکەش ناتوانێت زۆرجار فێڵکە خۆی فەلاحەکە سەرەکی ئەچێ ئیشە خراپەکە دەکە ئەو دەچێت تەماتەی خراپەکاتە ناو سنووقەکەوە شتی خراپەکاتە ناو سنووقەکە و بەقاڵەکەش بە من و تۆیەدا زۆرجار ئەگەر فەلاحەکە تەماتەیەکی جوان بێنێ هەمووی جوان بێ ئەم بەقاڵە خۆ ناچی ئاوای لەکەم جا بیدا بە خەڵکی نایشکێن و بیدا بە خەڵکی بە ساقەیدا بە خەڵکی بەڵام کاتێککە فەلاحەکە بە گەندەڵی پڕی ئەکا تەماتە ئەکڕی هەر شتێک دەکڕی تەماشاکی ژێر و سەری یەک نییە ژێرەوەی جیاوازە سەرەوەی جیاوازە ئەمە خیانەتە ئەمە غەشە هەندێکی بەکەڵ نایە فڕیدە دەستکێ سەوزە دەکڕی تەماشا دەکەی ناوەڕاستەکەی خراپ بووە ئەم لاولاکی جوانە ناوەڕاستەکەی خراپ ئەمە غەشە ئەمە خیانەتە بۆیە ئەو شتێکە خۆت و ماڵ و مناڵت نایخوا مەیدا بە خەڵکی موسڵمانێک دەڵێ ڕۆشتم بۆ بەیتێک لەم ئەم بەیتانەی کە دەکرێت خەیار و تەماتە و هەشتی تریتایە ئەڵێ ڕۆشتم بۆ بەیتێک دەستم برد بۆ خەیارێک خاوەنەکەی وتی بۆ خاتری خوا نەیخۆی وتم بۆ وتی بەکەڵ خواردن نایە ئەو تا بە تایبەتی بۆ خۆمان کردو ئەو دەخۆین ئەوم بەکەڵ نایە وتم ئەی باشە بۆ دەیفرۆشی بە خەڵکی وتی ئەوە احتیاجیە نازانم ئەو کەسانی کە معلوماتیان زیاتر هەیە چەند بەرەبێ فڕێ بدرێ بەڵام ئەو فڕێی نادە بە هەرزان دەیفرۆشێت ئێمە تووشی دەرد و نەخۆشی دەکات دەی پێتان دەڵێم والمەکر والخیداع فی النار پێغەمبەری خوا صلی الله علیه و مزگینی پێتان داوە ئەوەی غەش بکا بۆ ناو جەهەنەمە ئەوەی فێڵ بکا بۆ ناو جەهەنەمە خۆت شتێک ناخۆی دەرخواردی مناڵەکانی نادەی نایدەی بە میوانە و ئازیزەکانت بۆ دەرخواردی منی ئەدەی منیش مرۆڤم ڕۆژێک دێت مەوعیدە لەگەڵ خوای گەورەدا هەیە محاسەبەت دەکات لەسەر هەموو خیانەتێک ئەو خەیارەی ئەو تەماتەی ئەو میوەی ئەو سەوزەی بۆ خواردن ناشێ دکتۆر پێ دەڵێ فڕێدە مەیخۆ مەیدە بە خەڵکیش لەخوا بترسن ڕۆژێک دێت دڵنیا بە ڕۆژێک دێت هەمومان باجی تاوانەکانمان دەدەین ئەگەر ئەوەی حەقی خوا بێ ئینشاءڵڵا خوا لێمان خۆش دەبێ ئەوەی حەقی خەڵکی بێ بە سافی دەمێنێتەوە نە نوێژ نە ڕۆژوو نە حەج نە عومرە خیانەتی 250 نەرمە لە کۆڵ ناکات